سەبارەت بە کەیسی یەکەم ئایا مەرجە هەر کەسێکە تەمەنی گەورە بێت ژیانیشی ئاوای بەسەر بێ و دوای ئەوەش بۆچی هەنێکات دایکەکان ئەگەر کچەکەی بوێت و خۆشببختی کچەکەی خۆی بێ بۆچی دوای پەشێمانە بێتەوە ژیانی لێ تێگەیە قەیچێکە سەرەتا نەبوو بووە بەڵکو دوای ژیانی باشتر بێ سەرەتا خراپبووە بەڵکو دوای باشتر بێ وایە بەدڵنیایی هەتا سەر کەسیش نە بە چاکی ئەمێنێتەوە نە بە خراپیش ئەمێنێتەوە چابۆیە هیوادارم دایکانیش کەوکو چۆن خۆشببختی کوڕەکەی خۆیان ئەوێ کە بووکێکی باشیان هەبێت وایە و هەمان شێوە زاوەکانیشان کە کشەکانیان ئەخوازێت خۆشببختی ئەوانیشیان بێ بەپی توانای خۆیان من چۆن حەزکەم براکەم ینی بەپی توانای خۆی شتێکی کەم بۆ خێزانی بکات کە بچینە داوایکی هێنامان و هەمان شێوەش کە کەسێکیش هاتە داوای من با ماڵی شەڕەچای ئەوە بکەن چۆن من حەزکەم ئەوانیش ئاوا حەز بکەن وایە چکان ناکرێتەوە پێداگری بکە من بەپی بەڕێی خۆم قاچڕاکێشم و ئەویش بە هەمان شێوە تیەگی نابرز بە فڕمە بڵم ئەمە مەوێت و ئەوە مەوێ بەڵام دوایش کە نەگونجام ئایا ئەو هیچ کاب لەو شتانە فریای من ئەکەوێت ناکەوێت من چی لە پارە و لە ئاڵتون و لە ماری زۆر بکەم و لە شتی زۆر کەم دوایی کە هاتمەوە بە دوو مناڵەوە لە ماڵی باوەک دانیشتم هیچ سوودێکی نییە بۆ من هیوادارم ئەو دیاردێ نەمێنیم دەستەکان خۆش بێ بالفعل وایە یعنی ئێستا ئەگەر ئێمە هەر لە پرسیاری یەکەمتەوە دەست پێ بکەین کە مەرجی تەمەن طبعاً تەمەن خۆگونجاندنەکە گرنگترە و کۆم خاتونە ئازیزەشکە لێرەوتی یعنی ئەو دوانە ئەگەر پێکەوە گونجابن ئیتر مەرجی تەمەن نییە ئێستا بۆ نمونە چەندەها کەسمان بینیەوە کە هاوتەمەنی یەکن و کۆمەڵی کێشەیەکی زۆریشیان هەیە کەسیشمان بینیەوە کە جیاوازی تەمەنیان هەبوو بەڵام توانیوانە لێک تێگەیشتن و گونجانیەکی زۆر هەبێت لە نێوانیانە و ژیانێکی زۆر خۆشیش بەڕێ بکەن کەواتە خودی کچەکە یاخود خودی کوڕەکە دەورە بینێ کە ئەم دوانە کاتی هاوسەرگیریەکەن چنێک ئەتوانن خۆشبەخت بن چنێک ئەتوانن پێکەوە بگونجێن چنێک ئەتوانن لێک تێگەیشتنیان هەبێ و گرنگی پێدانیان هەبێ بۆ یەکتری ئەمانە زۆر گرنگە لە مەسەلەی هاوسەرگیریە طبعاً بۆ بابەتی دووهەمیش کە باسی زێڕ و باسی کەیسی دووهەم بوو طبعاً من هەموو جارێک ئەڵێم بە دایکان و باوکان کە ئەمە زۆر گرنگە بۆیان هەمیشە بیر لە خۆشببختی کچەکەت بکەرەوە و بیر لە خۆشببختی ئەو کوڕەش بکەرەوە کە ئەبێتە هاوسەری کچەکەی تۆ کە ئەبێتە زاوای تۆ یعنی چەندێک تۆ بیر لە کوڕی خۆتەکەیتەوە ئەبێ بە هەمان شێوەش ئەو گەنجێکێتە خوازبێنی کچەکەی تۆ وەکو کوڕێکی دووهەمی تۆ وایە ئەبێ وەبزانی ئەمە کوڕی دووهەمی تۆ وایە کاتێک وەکو کوڕی خۆت سیریەکەی چەند شتێک بۆ خۆت پێت خۆش بێ بۆ کوڕەکەت ئەبێ بە هەمان شتێک بۆ زاواکەشت پێت خۆش بێ جا لەبەرەوە زۆر گرنگە لە مەسلەی هاوسەرگیریە دایکان و باوکان بیرەوە بکەنەوە ئەم کوڕی کایەت بۆ داوای کچەکەیان بیرەوە بکەنەوە بگەڕێن بە دوای کوڕێکە کە کوڕێکی دیندار بێ کوڕێکی بخوڕەوشت بێ کوڕێک بێ کە هەست بە مەسئولیەت و بەرپرسیارەتی بکە کوڕێک بێ کە ڕێزی کچەکەیان بگرێ ڕێزی ماڵە باوکی کچەکە بگرێ کوڕێک بێ کە پیاوانە بێ و ئیشکرد بێ و حەزکا کە ژیانێکی زۆر تۆکمە و زۆر باش پێکەوە بنێ ئەمانە گرنگن لەوەی کە تۆ لە بری ئەوەی بگەڕی بە دوای ئاڵتونی زۆرە و وڵا هەروەنە ئاڵتونی زۆری بۆ کردی ئیتر تەواو کچەکەی من خۆشبەختە بێن نا خۆشبەختی کچ هیچی بەوانە نییە یعنی ئێمە بۆیە ئەم بەرنامەیەشمان تاوە تەرخان کرد بم بابەتەوە کە ئێمە بزانین کە خۆشبەختی کچەکان هیچی پەیوەندی بە زێڕوزیەوە نییە هیچی پەیوەندی بە ئاڵتون و سەرەت و سامانەوە نییە و تا خۆمان بە چای خۆمان بینیمان کە ئەو دوو حاڵەتی لێکەوتەوە کەوە نەک هەرم دوو حاڵەتە چەندین کەیسی تریشمان هەیە لەم بارەیەوە بەڵام لەگەڵەوەشا من چۆن کە ئەم کەیسە ناڕەحەتانەشمان لایە کە بەداخەوە خێزانەکان هەڵۆشێتەوە لەسەری لەگەڵەوەشا چەندین جار نمونەی زۆر جوانیشمان بەرچاو کەوتووە یعنی من لەو نمونە جوانانی کە بەردەوام بەرچاومەکەوێت ئەویشەوەیە یعنی چەندەها کەسم بینیوە کە خۆیان ئاستێکی دارایی زۆر باشیان هەبووە بەس چاوەڕێ ئەویان کردو کوڕێکی بە ئەخلاق و بەڕەوشت بێتە داوای کچەکەیان کاتێک کە کوڕێکی بە ئەخلاق و بەڕەوشت هاتووەتە داوای کچەکەیان ینی باوەڕتانە بە هیچ چیشی پێ نەکردو توێتی من نە زێڕمەوێ نە سامانمەوێ نە هیچ شتێکم ناوێت لەم کوڕە مادەم کوڕێکی بە ئەخلاق و بەڕەوشتە خۆم بۆ یەکەم ینی باوکەکە وتوتی من خۆم هەمە خۆمەکەم چۆن ئەگەر کوڕم بچێتە داوای کچێک خۆم زێڕ و خان و ماڵ و هەموو شتێکی بۆکەم بۆ کچەکەشم بە هەمان شێوە کاتێک کە کوڕەکەیەتە داوای من خۆم هەموو شتەکانی بۆکەم مادەم کوڕەکەم بەدڵە یان چەندین نمونەی ئاوا جوانیشمان هەیە کە تەنها بیر لە خۆشبەختی کچەکەیە کاتەوە ئەڵێ بەس کچەکەم خۆشبەخت بێ لەگەڵ ئەم کوڕەیە کوڕێکی باش بێ لەگەڵیا یەکتریان بەدڵ بێ لە یەکتر تێ بگەن تەفاهمیان هەبێت لە یەکتری ئەتر من بیر لەو شتانە هیچی ناکەمەوە
يعني ئەمەش نمونەی جوانە کە تەنها بێت لە خۆشبەختی کچەکەی کاتەوە بیر لە هیچ شتێکی تر ناکاتەوە بۆیە يعني دایکان و باوکان زۆر زۆروریە ئەم بابەتە بن ئەمە بابەتێکە بابەتێکی تازەش نییە بابەتێکی کۆنە یعنی هەر لە کۆنەوە زێر و ماڵ و سەرۆت و سامان هەر کێشە بووە هەر لە کۆنەوە هەتاوەکو ئێستا کێشە بۆ کچەکان و بۆ کوڕەکان لە کاتی هاوسەرگیریە باوەڕتانە بێ ڕۆژ نییە کوڕ پەیوەندیم پێوەنە کاڵێ مامۆستا تکایە توخوا بەرنامەیەک تایبەتکەن بەمە ئەڵێ بەڕاستی وامە لێ هاتوون ناوێریم چین ژن بێنین